50 سالی کرد گۆڕانکاری بینەوەی مەژبێ هەدەرێن بەلاشاوە. مام شێرزاد گەڕەکی بەلاشاوە چیرۆکەکی جیاوازی هەیە مەرێ توشێک لەو کەسانە بووی کەماڵ لێ بەگەلۆم باسکێ چۆن چۆنی بوو وڵایەوە ساری هەفتایەکان بوو کە لەوێ خانی چی دروست کرا خەڵک فەقیر بوو هەر کەسە لە ڕاستە خۆی بە ژن بە پیا و بە ئافرەت بە مندار خشتیان دەبڕ غورفە خانێک و عەمامەک و ئاو دەستەکیان دروست دەکردونە ناو زەحاوانەوە ئەو کاتی پاشی هەنجی کە پاشی سالی 76 و 77 ئەوانیان تێکدا تاویزیان داینێ لە بەلاشاوی نوێ لە پاش بەلاشاوی نوێ و هەر کەسە خانی خۆی کردو لەسەر سیستەمەکی جیاواز ئەو کاتیش پۆلیس مەسیحی بوو مانززی ئەو خانیانە بوو. باش ئێستا تا چەند خەڵک لەگەڵ ناوە کێشەینەوە ناوەکەشی گۆڕاوە بۆ مامۆستایان 50 سالی کرد گۆڕی هەر بەلاشاوەیە 50 سالی کرد گۆڕانکاری بینەوەی مەژبێ هەدەرێن بەلاشاوە.